دم حلويات تفروشين وبقلاوة و داطلين و شربت و كيكن و بس بعد رمضان دام كيكا تشينوكين هم فيرونا جاين وقت ديجام داطليا بلا فترة فروشين سيكوما بتخبصه نكونه بتخبصه ام جب پیگیری رنمای ساخلامیت کن جبر و نساخی هایا دیوار بابا دیوار دو پیسه هزار شربت هزار هک دو پیسه هزار شربت هزار هک هندی فتاره بشیرینه‌های خوشه دم هاتینا ویراک زان رمضانه و خالك ما بهرا بتر في قوة دم فتاره شیرینه‌های خورنا فتاره بهرا بتر شیرینای نه تایبت الویر شیرینای تود گرمنو بردام جدید چید کن ام جهر گفته نویره بو فتاره شیرینایش ویرد بن نەخۆشخانەکە نەخۆشخانەیەکی دوازدە بێریە بۆ سنتەری کۆرۆنامان دروست کرد سەرەتاکە قەزای کوێ لەلایەن کاک حاجی معروف و کاک تورە فەرهادەوە دروست کرا ئەوان پێوی هەستان خێرەومەندی تریشێ بەڵام ئەوان بەڕاستمی ئارکەکان هێشتا ئەستۆی خۆیان ئەگەر پێویستمان پێی نەکرد خوای کرد کە بۆ کۆرۆنا پێویستمان پێ نەبوو پلانمان هەیە بیکەینە چاودێری چڕ بۆ قەزای کۆیە وهي قدغي هاتشو بخوي نبوني بازار و اوشتان عندك تاثير لا تاخير بونا كيك انا اي شكان انت همو وكو خو بس زياتريش ان شاء الله زي بذكراوا ان شاء الله ما ويش كم يجدا تعود بيشتي شوي نما بس ما كهرباء ان شاء الله ورايد الشيشن كهرباء كهرباء بدك انه عندك يورد كاري كمي ما ان شاء الله تعود Aşağıda alkol da sayılır. Gel. Hadi danışa çarşımaya tam anlasın diyeyim o. کاروباری ئەو جیاوگۆڵی کە شاخچەکان دێنن بە سەختێکی زۆر لەو شاخ و داخە دێنن بەو خەرجگرانیە و بە بێنزینگرانیە بە سەختێکی زۆر کە دێ دەگاتە دەستی ئێمەش لێرە لێیان دەکرینەوە و دەفرۆشین دەدەست مشتریانی بەڕێزدادنین ئەمما جا دێرەدا ئەو ساڵ بەهۆی ئەو نەخۆشی کڕۆناوە بازارەکە کەمە شێواوە هەر وەک دەزانم فەسڵی بەهارە وەختی جیاوگۆڵی شاخیە ئەمە جەمعێک لێرە لە برادران خەریکی معاملە و هێنان و بردنێ و ژایانینە لە کێوەکان ڕابوو شارستانەکان عیدێک لە برادران لەگەڵ ژنەکان دەچن بۆ کێوانە کە بەڕاستی جێگای زۆر خەتەر دەچن حتا وەکو نێوە سەرمیم دەپەڕن لە نێو ئاودا دەخنچێن لەسەر کەوانە بەفر هەڵدەدێرێن یعنی قمار بەجیانی خۆیان دەکەن بۆ بژێوی ژیانی خۆیان